بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان خوشحالين ل برنامج بهاي فرموده گشتنو فرموده 142 كبيغمري خواه صلى الله عليه وسلم لم فرموده هذا فرمي لا تنكح الأيم حتى تستأمر ولا تنكح البكر حتى تستأذن. أما لباسي زواج خزان هنانا كفرمي أو آفرتي كبيشتر زواجي كتبي وكبي دولة ريبيا وجن مارنا بري تاوكو فرمان ندا وكتاني كيش كبيشتر زواجي نكردو بي دولة ريبيا كتان مارنا بري تاوكو مولت إذن ندات برسيارنا كي قالوا يا رسول الله فكيف إذنها شون كتان إذن كان ليور أجيري فقال أن تسكت فرمي أقر آفرتا أو كتب يدنك بو برسيار اللي يكر بمزواج الرازي وبيدنك بو أو لو كاتدا نشاني الرازي بونيتي لفقيا فرموده دابو من دردك كبير يكم تجربه بعملي كاربينين حسابي بو دكري لبروسي زواج دا لێرەدا کەم بێوەژنە چونکە پرۆسەی زەواج و هاوسەرگیری بینی و جاری تر ماڵی خۆی بینی و لێی تێک چووە بۆیە جارێکی تر پێویستە فەرمان بدا بەزار ئیقرار بکە بەڵێ ڕازیم یا ڕازی نیم چونکە ئەو پرۆسەکەی بە عەمەلی بینیوە بۆیە پێویستە بە عەمەلی و بە قەولی تەسریح بدا بە ڕازی بوون. فقهی دووهەممان لەم فەرمودەیەدا لە هەردوو حاڵەتەکە لە حاڵەتێکە کە بێوەژنە كفرمان دركا تستأمر أمرك على ببيان نبي ولا حالتي كتيانيش دا كتستأذن داوي إذني ليدكري لهردو حالتك دا أم دوانا فرمانا هم أمركات فرمانا هم إذن دا فرمانا كواتا أما نشاني أويا كبراستي آفرتان خاوني بريار درن لمسألة زواجا فقه سيهمان بەڕاستی بێدەنجی لە کاتی توانادا نیشانەی ڕەزامەندیە لە هەر کارێ لە کارەکانی ژیاندا کەسێک کە توانای هەبوو بێدەنگ بوو لە بەرامبەریە کارێکرا نیشانەی ئەوەیە کە ڕەزامەندی دەربڕیوە و ڕازیە بەم کارە بەم پرۆسەیە بۆیە خوا نەخواستە ئەگەر کەسێک لە کارێکی نابەجێدا بێدەنگ بوو با لە ناخی شاوادا بنێ من ڕازی نیم مادام بێدەنگ بوو و قوت و دەسەڵاتی هەیە نیشانی ڕازی بوونە بەو کارە نابەجێیە وەکو فقهەیە کە لەم فەرمودەیەوە وەردەگیرێ. فقهی چوارەممان بەڕاستی شەرم شیمایەکی سەرەکیە لە کچاندا کە ئەمە وانەیەکی گەورەیە ڕسول الله صلی الله عليه وسلم بە کچانی ئێمە دەفەرمێ ئەبێ ئێوە خاوەنی شەرم و حەیایەکی وابن کە ئاوا شەرم واتان لێ بکات کە لە خەڵکی تر جیاتان بکاتەوە بە کورتی شەرم شیمایەکی سەرەکیە لە کچانی ئێمەدا. فقی پێنجەم لەم فەرمودەیەدا گەورەی پرۆسەی زەواج کە ئەمەش لە خۆیدا ئەم زەواجە پرۆسەیەکی ئەوەندە گەورەیە کە لە هەردوو حاڵەکەدا ئەبێ ئەو فەرمان بکات بە ڕازی بوون یا بە ڕازی نەبوون ئەویش ئەبێت داوای ئیزنی لێ بکرێ بە ڕازی بوون یا بە ڕازی نەبوون کەواتە ئەمە بەڵگە و دەلیلە لەسەر گەورەیەتی پرۆسەی زەواج ئەبێ ئەم هەموو حیسابەی لەگەڵا بۆ بکرێ و باس و خاسی لێەوە بکرێ. خی گەورە هەموو لایەک تەوفیقدا. السلام عليكم ورحمة الله وبركاته.